یەکەم و دەست پێ دەکەم خۆشە لە ژیاندا هەر ئەرکێکت پێ ئەسپێرێت هەر ئەرکێکت پێ ئەدرێت بە جۆرێک ئەمارکە جێبەجێ بکەیت کە ببێتە شانازی یەکەم جار بۆ خۆت دواتر بۆ هاوڕێ و هاوکارەکانت و هەروەها بۆ بنەماڵەکەشت بۆ هەتایەکە بتوان شانازی پێ بکەن. ئەم قسانم بۆچی کرد؟ ئەم شەو سەعات دۆ دۆکۆدرامیەک لەسەر شاشەی کورسات پەخشەکرێت لەسەر ژیانی هونەرمەند و نووسەر و میدیاکار ئاسۆی عومەر سوارە کە ئەم بەرهەمە گەشتێکە بە ئەزمموی ژیانی ئەم هونەرمەندە کە ژیانی پڕە لە داهێنان و خۆشەویستی بۆ نیشتیمان و هەروەها پابندبوون بە میدیا و بەڕاگەیاندن و بە کاری هونەریەوە. ئەم کارە بەرهەمی دەستگای میدیایی کورساتە کە ئەم شەو پەخشەکرێت و لە بەرهەمێنانی ناوەندی هونەری زەنەیە. گفتوگۆ لەسەر ئەم بەرهەماکەین، گفتوگۆ لەسەر ئەزمموی ژیانی هونەرمەندی کۆچکردو ئاسۆ عومەر سوارەکەین لەگەڵ زۆر بەڕێز ئاکۆ عومەر سوارە برای هونەرمەندی کۆچکردو. کاگە سڵاوت لێ بێم کاتەوە باش. وەک بنەماڵە هەستان چی بوو کە بیستان بەرهەمێک یان دۆکۆدرامیەک یا دۆکۆمنتاریەک لەسەر ژیانی هونەرمەندی کۆچکردو ئاسۆ عومەر سواری براتان بەرهەمەهێنرێت و پەخشەکرێت؟ حتممە مای خۆشحاڵیمان بووکە سەرەتا کەناڵی کورسات و لەگەڵ ناوەندی هونەری زەرێن کە بەرهەمێنانی ئەو فیلمیان کرد ئەو فیلمە دیکۆدرامیە زۆر خۆشحاڵ بووین بۆەوەی کە جارێکی تر بە ژیان و بەرهەمەکانی ڕەوانشادی برام کاگا ئاسۆ عومەر سوارە ئەچنەوە. هەموو ئەو خەسلەتانی کە کاگاسوی برام تایە بوو هەمووی لە دووتێ ئەو دۆکۆمنتریە بەزیاوە ڕەن بێ مەسەلەن ئەگەر بکرێت نەک بەڵکو کاری مبالەغا بەڵکو بۆ جوانکردنی ئیشەکە زیاد لە حەدی خۆیان داهێنانیان تیا کردو و دەستخۆشیان لێکم. بەڵێ کاتێک یادی هونەرمەندی کۆچکردو ئاسۆ عومەر سوارەکرێتەوە یەکەم وێنەیان یەکەم بیرەوەری چییە کە دێتە بیری بەڕێزت یەکە دێتە بەرچاوی بەڕێزت وەکو برای هونەرمەندی کۆچکردو؟ هەمیشە من لە ژیانی خۆمە ئەگەڕێمەوە بۆ مێژووی خۆم و کاگاسوی برام ئەویش هەمیشە سەیری چاوەکانی مەکرد کەم ناڕیش بووم یعنی هەستمە کرد کە ئەو کەسە بەڕاستی کەسێکی گەورە و کەسێکی بەهەیبەت و کەسێکی خەسڵەتی جوانی لێ دەرچێ ینی هەمیشە کاگاسوی برام لە بە چاومایە ینی باوەڕ ناکەم بە لەحزە من کاگاسۆ لە ژیانم دەچێت لە مێشکمایە لە دڵمایە لە هەموو خۆشەکانی کە لەگەڵ یابووم ئەگەڕێمەوە لە هەموو ناخۆشەکانە لە هەموو ئەو با بڵێین پەروەردەکردن و ئەو هەموو ڕێنمانی کە لە ژیانی خۆی وەکو برایەتی گەورەکە یایەتی بە من هەمووی هەمیشە لە خەیاڵ و لە دڵمایە لێمانێ و لەسەرەوە جارێکی ژیانی خۆم با بڵێین دەست پێ یەکەم و بەڵێ کاکە کۆچ لایەنێک گیان شتێکی شاراوەی ژیانی هونەرمەندی کۆچکردو ئاسۆ عومەر سوارە هەیە کە خەڵک نەیزانێت تەوی لەرەوە باسی بکەیت؟ وەڵا کاگاسۆ هەر هەمووی کە ئەوەی کە لە ژیانی ڕوویاوە لەم فیلمە هەیە هیچ شتێکی وا شاراوەشی نییە و بە درێژایی ئەو ماوەی کە لە دوای کۆچکردنیشی خەڵک زۆر شتی با بڵێن ئەو دیوی کە ئێمە نەمانزانی بی هەمووی گوتویانە ینی هاوڕێکانی کەسە نزیکەکانی بەڵام هیوادارم خەڵک مەسەلەن لە دووتێ ئەم فیلمە دیکۆمنتریە ئەتوانن مەسەلەن زیاتر ڕەحمەتی بناسن. دڵنیام کە زانیاریتان هەیە لەسەر فیلمە دۆکۆمنتاریەکە و بینی وشتانە ڕەنگە پێشەوەی کە پەخش بکرێت شتێکی تیا هەیە کە بینەرانمان بۆ بینەرانمان سوپرایز بێت نەیانزانی بێ پێشتر؟ زۆربەی ئەو ڕەن بێت وەکو شکلێک مەسەلەن کاگاسوی برام کە بەدل لەوەی کە هونەرمەند بووە و کەسێکی چالاک بووە کەسێکی با بڵێن زیندانی سیاسیش بوو وانی کاگاسۆ ئەو دیوەی تۆزێ لەوانەیە کەمتر لە ناو خەڵکە هەبێ ئیشارە لەم فیلمە زۆرش دەرەبینی کە خەڵک نەیبینی و هاوڕەکانیش هەندێکیان نازانیەوە کە چۆن ژیانی سیاسی خۆشی لەگەڵ لە پاڵ هونەرەکە بەدۆدە سەر. باشە لە درامای گەردەلوول و هەروەها لە فیلمی ژانی گەل ڕۆڵێکی زۆر کاریگەری هەبووە کە جێشانازیە ئەم ڕۆڵەوە لە ئێستاشە کە ئەم درامایە پەخشەکرێتەوە ئەم ڕۆڵە دووبارە ئەبینرێتەوە ئەکرێت بڵین کاریگەری ئەم ڕۆڵە بە تایبەت بۆ کۆمەڵگەی کوردی لای بەڕێستان و خوبرایەکی هونەرمەند چۆنە؟ چۆن باسی لێواکەن؟ تەمان خۆی ئەو کەسایەتی کە ڕۆڵی وشار بوو لە گەردەلوولە کاگاسۆ زیاتر بەهۆی ئەو درامایەوە چۆنە و خەڵک ئەو کەسایەتیە ینی کەم کەس دەتوانێت بەڕاستی من ناڵم دەتوانێت هیچ کەسێک کەم ناکەمەوە بەڵام ئەو ڕۆڵی کە کاگاسوی بینی
یعنی با بڵێن چقێکی زۆر گەورە بوو هەم لە لای بینەر هەم لە لای ناو درامەکەشە یعنی با بڵێن سروشتی نواندنی بەڵێ ینی سروشتی بینەکە و با بڵێن خۆشی هەر لە مناڵیەوە معجیبی ئەوە بوو کە چۆن لەگەڵ ژیانی پێشمەرگا بژی لەگەڵ مابڵین کەسە نزیکەکانی خۆی کە ئەو کاتە پێشمەرگە بوون چۆن هەست و کۆتیان کردووە چۆن جلوبەرگیان لەبەر کردووە چۆن جامانیان پۆشیوە چۆن مەسەڵەن هاتوون کارێکی با بڵێن نهێنیان کردو ئەمانە هەموو بوونە کەرەسەیە بۆی کە کاگا سوێبرام بتوانێت لەو شێوازەوە جوانترین نمایش بکات لە گەردەلوول. باشە کاگا کە خۆش هەر لە مەجالەکەیە کارەکەیت بەڵام لە دوای کۆچی دوای هونەرمەند ئاسۆ عومەر سوارە کەمترە بینڕێیت. بەڵێ خۆی ڕاستە لەبەرەوەی کە کاریگەری زۆر لەسەر ژیانی هەمومان بە تایبەتی من چکە من وەک هاوڕێیەکیشی بووم بەڕاستی ینی زۆر کەس لە دوای کۆچی دوای کاگاسۆ زانی بۆ وتیان بۆ کاگاسۆ چیتۆ بوو ئەمان زانی هەر هاوڕێم نەخێ براشمە ینی کاگاسۆ زۆر با بڵێن کاریگەریەکانی لەسەر من زۆر بوو بەڕاستی ینی تر بەڵام بۆ ئەوی کە بتوانم لە دوای ئەو نەمتوانیوە بەڕاستی شتێ بکەم کە نەوەکە خوانە خواسە لە نرخی بەهای کاگاسۆ بین نەخوارە بۆیە تایسە نەمانوێرا هیچ شتێ بکەین بەڵام تر بزانین لەمەولا تۆزێک وەزمان هاتۆ تۆ سەر خۆمانەوە کە بتوانین جارێک تر بەشدار بین بەڵام نەمینە ئەوەی کە خوانە خواست لە نرخی بەهای کاگاسۆ کەم بکەینەوە ئەوە زۆر گرنگە لە ئێمە بۆیە تا ئێستا خۆمان ناوە لە قەرەی هیچ ئیشێک لە دوایەوە. کەواتە چالاکی و پرۆژ و کاری نوێ بەم نزیکانە هەیە؟ بەڵێ هەیە بەڵام ئێشتا با بڵێن کوردەواری گەڵاڵە نەبووە ئەو کاتی شەڵا ئەگەر گەڵاڵە بوو ئەو کاتی شەڵە لەڕێی ئێوە بە خەڵکی ڕاگەینی. باشە کاگاسۆ هۆکاریەوە بکە تو بێتە مەجالەوە؟ کاگاسۆ بەڵێ لە ژیانی هەر زۆر مامۆستان بووە و خۆم یەکێک ملانی کە زۆم عجیبی بووم بۆ هەموو نمایشەکانی بردم وەلو من ئەو تەمەنێکی واشمان بین نییە بەڵام دایما هەمووشە لەگەڵ خۆیان بردم بۆ پرۆڤەکانی بردم بۆ ئەو شانی بۆ ئەو فیسیڤاڵانی کە با بڵێن بەژاری تیا کرد ئێتر وای لیا منش خۆشەویستیم بەرامبەر بە شان و زیای کرد ئەوە بوو بۆ یەکەم جار لە فیسیڤاڵی با بڵێن ناوچەی ئۆتۆنۆمیان پێوە کاتە فیسیڤاڵی شانۆ کرا لە شاری دووهۆک بۆ یەکەم جار لەگەڵیا بەشداریم کرد ئەوە شتێکی زۆر خۆش بوو بۆ من بەڕاستی ئێتر لەوە توانی وردە چمکێک لەوەی کاگاسۆ بگرم نەکوکو ئەو بەڕاستی. کاگاسۆ هونەرمەندێکی سەرکەوتوو لەگەڵ هەمان کاتا میدیاکارێکی سەرکەوتوو بەرنامەی وێنەکانی دوێنێ لە کەناڵی کورسات لەسەر شاشەی کورسات چۆن خۆی باسی ئەم بەرنامەی کردووە لەگەڵ بەڕێ ساوکو برایەک ئەگەر دووقۆڵی دانیش بێتن باسێکی بەرنامەکەی بۆ وڵاگە زیادەڕۆی نەبێ بەدەر لەوەی کە لەگەڵ خێزان و ماڵ مناڵی ڕێن بێ باسی کردبێ بەڵام بە شێوەیەکی ئاسایی باسی کردو بەڵام بە قوڵی زۆر بۆ یەکەم جا من لەگەڵ کاگاسۆ دانیشتم باسی بەرنامەی وێنەکانی دوێنە کراوە هەرچەندە ئەو کاتە باسی ناو نەکرا بەڵام باسی لەوە کرد کە ئێمە ئەم شارە پێویستی بەوەیە کە ئێمە زیاتر قوڵ بووینەوەتیایە هەم لە شوێنە کولتوریەکانی هەم لە کەسایەتەکانی ئێتر وای وتی ئاکو من گەڵاڵی بەرنامەیەکی وام هەیە بۆ کەناڵی کورسات تۆ پێچۆنەوتم زۆر شتێکی باشە ئێتر لەسەر دەستی بەڕێوەبەر و ئەو کەسانێکە ئەو کات کورساتیان نەبرن بڕێەوە با بڵێن دانیشتنیان کرد و گەیشتنە ئەو نەتیجەی کە ئەم وێنەکانی دوێنە و بەرنامەی پێشکەش بە بینەری کورساتکەن و باوەڕکەانی سوودێکی زۆریش هەم بۆ ئەرشیفی شار و هەم بۆ ئەرشیفی و کەسانی کە بەشداریان تیا کردووە و هەم کەناڵی کورساتیش بوو بە با بڵێن گەنجینەیەکی باش بۆ ئەو وێنانی کە لە بەرنامەکە پیشاندرا. خۆشەویستێکی زۆری بۆ نیشتیمان هەبوو ئەوەی باڕێزش باسی لەواکی کە سلێمانی پێویستە ئەمەی بۆ بکرێت یان شارەکانی کوردستان پێویستە ئەم کارەیان بۆ بکرێت ئەم بەرنامەیان بۆ بکرێت. کاگاسۆ خۆشەویستێکی زۆری بۆ نیشتیمان هەبوو لە هەر چاوپێکەوتنێکە لە هەر شوێنێکە دەرکەوتنی هەبوایە زۆر بە جوانی باسی نیشتیمانیە کرد. بەڵێ کاگاسۆ لە کارە هونەرەکانە زۆر تایە بوو بەڕاستی و لە با بڵێن لەبەروی کە حەزی بە کوردستان و خۆشەویستی کوردستان و خۆشەویستی شار وای لێ کردیتر لە زمانی با بڵێن حکوومەتی ئەو ساڵی سەدام دەسیایە ئەو کارە نهێنی کە ئەمڕۆ چەنا خەڵکێتر لە جلسایی هەموو ئەو کەسانی کە وەکو کاگاسۆ بن حەساونەتەوە و توانیان مەسەرەن بە نهێنی کار بۆ ژیانێکی جوانتر بکەن هەم لە ڕێی بەرهەمە نووسینەکانی بەڕاستی و هەم لە ڕێی ئەو کارە شانوانی کە کرد خۆی کەرتێک گوتی
ئێستا ئەزانم کە بەشداریم کردووە لە درامای پاشاڕووتە کە جوانترین ئێستا ئەزانم کە جوانترین بەرهەمم قەراراوە ئیشی تیا بکەم کە لەو کاتا زۆر زەحمەت بە ئەو کارانە بکرێ یعنی کارێک بوو زۆر پەیوەست بوو بە زۆروفی و ڕژێمی ئەو کاتەوانێ ئەڵە ئێستا ئەزانم قیمەتی ئەویشم چەند بۆ لە ناو خەڵکە و خۆشیەکی بوو لەوانی کە زۆر حەزی بەو کارایە کرد ینی دایما با بڵێن دڵخوازی خۆی بوو کە هەمیشە باسی ئەوی شەیە کرد هەیویشێکی زۆر جوانمان کردو لە کاتی خۆی کاگاسۆ لە هەر وێزگەیەکی ژیانی خزمەتی گەورەی پێشکەش کردووە شانازێکی گەورەی تۆمار کردووە وەکو برایەک دانیشتی بێتن چۆن باسی وێزگەکانی ژیانی خۆی بۆ کردووی چۆن باسی ئەم کارانەی کردووە زیاتر شانازی بە چ کارێکیەوە کردووە وەکو میدیاکار یان وەکو نووسەر یان وەکو هونەرمەندێک وڵا قۆناغەکانی ژیانی کاگاس تەمەن هەمووی من لەگەڵیا بووم هەمووکو ئەدەب و هونەر هەمووکو ژیانی هێنی کە با بڵێن لە ڕێخستنەکانە کاری کردووە هەمووکو با بڵێن لەم دوای ڕاپەڕینی شەوانەیە کە خۆم یەکێک بوولانەی کە زۆر تەرجیعم کرد لە دوای ڕاپەڕینەوە کاری میدیایی بکە و سەرەتاکانی ژیانی شێوە بوو کە لە ڕێی تەلەڤیزیۆنی گەلی کوردستانی و کاتەوە کۆمەڵی بەرنامەی باشی کرد وەکو پێشبڕکێ و ئەمانە ینی ئەمانە هەمووی قۆناغی زۆر باشی بڕی کاگاسی برام تاوای لی هات لە دو قۆناغی ژیانیە دوا بەرنامەی لە با بڵێن وێنەکانی دوێنێ بوو لە کەناڵی کورساتی ئازیز پێشکەشی کرد هەموو ئەوانە قاڵبووی بیکردنەوەکانی خۆی بوو قاڵبووی ئەوە بوو کە مەسەلەن من ئەمەوێ خزمەتی کورد و کوردستان و میدیای کوردی بکەم هەموو ئەوەی هەڵبژات کە با بڵێن شکور خۆشبەختانە ڕەتفعلێکی باشیشی هەبوو و کەسایەتێکی جوانی خۆشی پێشکەش کرد هەم خزمەتێکی گەورەی با بڵێن کۆمەڵانی خەڵکی کرد بەڵێ بینەزم سەر دیکۆدرامیەکە دیکۆمنتارێکی کە ئەم شەو لەسەر شاشەی کورسات پەخشە کرێت سەعات 9 کورسات هەمیشە کاری بۆ هونەرمەندان بۆ کەسایەتەکان کردووە کاری زۆر باشی بۆ کردوون وەکو دیکۆمنتاری وەکو بەرنامەی تایبەت کە بەرهەمی دەستگای میدیای کورساتەوە و ناوەندی هونەری زەنێ ئەم کارانە بەرهەمە هێنێت بەڕێستان چۆن باسی ئەم کارانەکەن ئەم کارانە گرنگن بۆ هونەرمەندان بۆ کەسایەتیەکان حتمما هەمووی ئەڵین بۆ ئەوی کە بە ڕۆخی لە بیرچوونەوە شۆڕ نەبینەوە هیواداری هەمومان ژیانمان بە دۆکۆمنتکەین بەڕاستی دایما دۆکۆمنت گەڕانەوەی کە بۆ مێژوو ئێمە ئەتوانین جارێک تر لەسەر مێژوو خۆمان بنیادکەینەوە هەموو شتە باشەکانی مێژوو وەرگرین و شەخراپەکانی وەلاوانین دایما کاگاسۆ هەموو هەوڵ و تەقلای بۆ ئەوە بوو ئێستا ئەم فیلمە دۆکۆمنتریکە کراوە یعنی دەستخۆشی لە هەموو ئەوانەکەم کە کاریان تیا کردووە لە سەروی هەمووشانەوە دەستگای میدیای کورسات و بەرهێمێنانی با بڵێن ناوەندی هونەری زەنێ ئەمانە بەڕاستی حەقە بۆ هەموو ئەوانی کە ئێستا لە ژیانی شاماون بەڕاستی کاریان بۆ بکرێت تاخوایان لە ژیان ئاماون و ئەگەر فریاش نەکەوتن ئەوانی کە وەکو ڕەحمەتی مەسەلەن کە ئەڕۆن و دوایەوە کاری بۆ ئەکرێ ئەوەش هەر بۆ مستەقبەل بۆ ئەو گەنجانێ و بۆ ئەو جیرانی کە دروست دەبن بەوەی بزانین کە کاگاس عومەر سوارە کێیە بچن لە ئینتەرنێت لە یوتیوب ئەمانە سێرچکەن بۆی کە بزانین کەسایەتی کاگاسۆ و خزمەتی کاگاسۆ و هونەری کاگاسۆ و ئەدەب و نووسینی کاگاسۆ چۆن بووە نەکرد کاگاسۆ هەموو ئەوانی کە وەکو کاگاسۆ وابن بەڕاستی و ئەوانیشتی کە لە ژیانە ماون خۆزیە هەر ڕۆژانە قسەیان لەگەڵا بکرێ وێنان بیگرێ ڤیددیویان بگیرێ بۆی کە بتوانین لە با بڵێن لە پاشە ڕۆژە ئیسفادە لە با بڵێن ئەو شتانە بکەین کە ئەو کەسانە جێبەجیان کردو لە ژیانی خۆیانە بەڵێ لە دۆکومنتارێکەیە کە کاژین کوڕی هونەرمەندی کۆچکرد و ئاسۆی عومەر سوارە ڕۆڵی باوکی ئەبینێت بۆ ئێوە وەکو بنەماڵە پێتان وایە کە پەیام و ڕۆحی هونەرمەند ئاسۆی عومەر سوارە زیندووە بێتەوە لەم کارەیە بڵێ وەکو دوو لایەنی شکل و شێوازی کاژینی برازام زۆر ئەمەزا سار بێت لە باوکێچێ و دووش وەسێتێکی زۆر گەورەیە لە ژیانی کاژین بەجێماوەکە باوکی ڕەحمەتی فەرمیەتی ئەوەی من پێم نەکرا ئێوە بیکەن ئەگەر بازیشی بن اینجا کاژینی براشم وەکو ئەوەی کە وەک حەزێکیش بەڕاستی وەکو ئەوەی کە بێت ئیتر شتێ بکە بە ڕۆحی باوکی خۆی زیاتر پێخۆش بوو ئێمەش یعنی لاریمان نەبوو لەوەی کە خۆی
بەژاری ئەو فیلمە بکە و دەوری کەسایەتەکانی باوکی لە قۆناغەکانی ژیانە ببینێ و زۆر ئاسایی بوو لە لامان و تا ڕادەیەکیش سەرکەوتوو بەتیا بەڕاستی ئەوەندەی ئاگاداری بن خۆی باسی کردبێت قرس نەبوو کە ڕۆڵی باوکی ببینێت و پێتان وایە کە ئەو خۆشەویستی بۆ نیشتیمان و وەکو میدیاکارێکی سەرکەوتو وەکو هنرمەندێکی سەرکەوتو ئەم تۆوە لە مناڵەکانیشیە هەر بە هەمان شێوە چەکەرەی کردبێت و ئەم ڕۆحە ئەم پەیامە لە مناڵەکانیشیە هەبێت ئەگەر وازم لێبێن با وەڵامەکەی بۆ بینێر بێ ئەویان بەڵام کاژین یعنی وەکو ئەوەی کە با بڵێن ئەکتەر نەبوو ینی خۆی پێشتر بەڵام هەمیشە و کاری نواندن زۆر قورسە ینی وەکو شتێک بڵێ ئەمەم کردو شتێکی زۆر زۆر گەورە بووە و کاکاژین دایما ینی هەر نەکەن بۆ ئەو مەسایلانە بۆ ژیانیش حەزەکە شتی زۆر زۆر سەرکەشی بک بۆی کە بگاتە ئەنجامێکی باش ئەمەشی لەو متەلەقەوە بەڕاستی حەزی کرد خۆشی تاقی بکاتەوە بەڵام وتی ئەرکێکی قورسە بەڕاستی نواندن لە هەموو کەسێ ناتوانێت ئەو شە بکە دەستخۆشی لێکەین هوە سەرکەوتنی بۆ خوازین ئەگەر شتێکت هەبێت لە کۆتایی وەکو پەیامێکی کۆتایی بیگەێنیت پەیامێک بۆ بینەران یان بۆ ئەو کەسانی کە ئەم شەو بینەری ئەم دۆکۆدرامیاوە زۆر سپاسانەکەم بە هیوام بینێری ئەم فیلمە دۆکۆمنتریە بن سەیری کاکاژین بکەن هەم کاکاژین کەەوە ئێستا بەربژێرە لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بە ژمارەدا حەزەکەم ئەم لایەنی ببینین و دەنگی پێبن و ئەو لایەنە هونەرێشی کە وەک ڕۆلی باوکی لەو دیکۆدرامەیە حەزەکەم خەڵک بابزانین تا چەند ڕازینە بەرمەکانی ئیشەڵا گە سەرکەوتوی بێ ئیشەڵا لە پەرلەمانی شەرابە سەرکەوتوی بینی سەرکەوتنی بۆ خوازین دەستخۆشی بۆ تۆ سپاس بۆ مادەبوونت سپاس بۆ کاتی بێمت بەخشی زۆر سپاس بۆ ئێوەش سپاس بۆ کورس دەستخۆش کاگات سپاس دەکەین زۆر خۆشحاڵ بووین.